بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی پەرەسەندنی هیوا لە ناوچەیەکی ژێرسێبەری شومی شەڕدا، گەشە و پەرەسەندنی بزوتنەوە ئازادی خوازەکان لە ئێران و وڵاتەکانی دراوسێ. خاڵی سێهەم کارەساتی قەیرانی ئاو لە ئێران و لێکەوتە وێرانکەرەکانی. ئێران لەگەڵ قەیرانێکی بێوێنەی کەم ئاوی بەرەوڕوو بۆتەوە کە ئەمنیەتی خۆراک بژێوی ملیۆنان کەس و سەقامگیری کۆمەڵایەتی خستووەتە مەترسیەوە. کەمبوونەوەی 25% بارانبارین لە تاران و پاشەکەوتی 6% ئەو بەنداوانەی کە ئاوی پایتەخت دابین دەکەن نمونەیەکە لە بارودۆخی قەیراناوی سەرانسەری وڵات. ڕۆچوونی زەوی بەهۆی کەڵک وەرگرتنی بێسنوور لە سەرچاوە ژێرزەویەکان بە 1 ملیۆن بیر کە 758,000یان لە سەردەمی کۆماری ئیسلامیدا لێدراون و بەڕێوەبەرایەتی ناکارامە ژینگەیان لەناو بردووە. لێکەوتە هەرە بەرچاو و حاشا هەڵنەگرەکانی ئەم بارودۆخە بریتی دەبێت لە لەناوچوونی کشتوکاڵ، پەرەسەندنی بێکاری لە گوندەکان و کۆچی بە لێشاوی گوندنشینان بەرەو پەراوێزی شارەکان. پسپۆڕان هۆشداری دەدەن لەوەی کە بەردەوامبوونی ئەم ڕەوتە دەبێتە هۆی لەناوچوونی هەرچی زیاتری زەویە کشتوکاڵیەکان و ئێران ناچار دەکات پشت بە هەواردەکردنی خۆراک ببەستێت. دەوڵەت کەمبوونەوەی بارانبارین و بەکارهێنانی بێسنووری ئاو بۆ مەبەستی کشتوکاڵی وەک هۆکاری سەرەکی ئەم بارودۆخە ناو دەبات، بەڵام ئەوە تەنها بەشێکە لە ڕاستیەکە. لە ڕاستیدا فاکتەرە سەرەکیەکان بریتین لە پرۆژەکانی دروستکردنی بەنداوی ناکارناسانە، بۆ نمونە دروستکردنی بەنداوی گەتوەند کە زەویە کشتوکاڵیەکانی پشتبەنداوەکەی کردووە بە شۆڕەکات، ڕاندخۆری سپا و تەرخانکردنی بیرە نایاساییەکان بۆ ڤیلای دەوڵەمەندەکان، بە فیرۆدانی 30% ئاوی ناو شار بەهۆی نۆژن نەکردنەوەی هێڵی ئاوەڕۆی شارەکان، جێگیرکردنی پیشەسازی ئاوبەر لە ناوچە بیابانیەکان لە بری کەناراوەکانی وڵات، بابەتێکی کە ئەمڕۆ ناڕەزایەتی بەربڵاوی خەڵکی ئیسفەهانی لێکەوتوێتەوە و بڕینی ئاوی خواردنەوەی خەڵکی یەزدی بە دوای خۆی داهێناوە. کۆماری ئیسلامی بە پەنابردنە بەر سەرکۆت لە جیاتی چارەسەرکردنی قەیرانەکان بەکردەوە نیشانی داوە کە توانایی چارەسەرکردنی زانستیانە و سیاسی ئەم کێشەی نییە. واقعیەت ئەوەیە کە تەنها بە گۆڕینی پێکهاتەی دەسەڵات و ڕادەستکردنی بە دامەزراوە جۆرا و جۆرە هەڵبژێردراوەکانی جەماوەر دەتوانرێت ڕێگە لە قوڵبوونەوە و پەرەسەندنی ئەو کارەساتە بژیرێت. بێگومان هاوینی 1404 ئەزموونێکی سەخت دەبێت بۆ ئێران بە جۆرێک کە دەرەنجامەکانی لەسەر ئابووری و داهاتووی سیاسی ئێران کاریگەری یەکلاکەرەوەی دەبێت. خاڵی چوارەم ورمێ سناریۆی شکەست خواردووی دووبەرەکینانەوە. ڕۆژی 2 خاکە لێوەی 1404 کۆبوونەوەیەکی بەڕواڵە تاینی لە ورمێ، بەڵام بە پشتیوانی ناوەندە ئەمنیەتی و ڕەوتە پانتورکیستەکان بە مەبەستی خۆشکردنی ئاگری گرژی و ئاڵۆزیەنەتەوەیەکانی نێوان تورک و کوردەکان ڕێکخرا. ئەم کردەوەیە لە دژایەتێکی ئاشکرادا بوو لەگەڵ ڕێوڕەسمی نەورۆزی 3 ڕۆژ پێشتری ئەو شارە کە بە ئامادەبوونی ئاشتیانەی کوردەکان بەشداری ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی تورک و نەتەوەکانی دیکە لە دەوروبەری شار بەڕێوەچوو کە هێمایەک بوو لە پێکەوە ژیانی دێرینی ئەم ناوچە فرەکولتوریە لەوانە تورک، کورد، ئەرمەنی و ئاسووری. حکوومەتی ئێران بە سوودوەرگرتن لە سیاسەتی دروستکردنی ناکۆکی و دووبەرەکینانەوە لەوانە پشتیوانی ناڕاستە و خۆی هاوکات لەگەڵ ناسیۆنالیستە تونڕەوەکانی تورک و کورد و تەبلیغاتی جیاوازیە ئاینیەکان هەوڵ دەدات یەکگرتووی جەماوەر لاواز بکات و دەسەڵاتی خۆی بپارێزێت. لە پشت پەردەی ئەم سناریۆی دووبەرەکینانەوە شاهدی کردەوە گەلێک بووین، وەک ئەندازیاریکردنی هەڵبژارنەکانی مەجلس لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژاوە بە زیادکردنی ناواقعی کورسیەکانی کوردەکان بە مەبەستی دروستکردنی ئاڵۆزیەکی دەستکرد، چاوپۆشی لە چالاکی و ئامادەبوونی ڕەوتە پانتورکیستەکان کە قیبلەنەمای ئەوان بریتیە لە ئامانجا ژێۆپۆلیتیکەکانی تورکیە و ئازەربایجان بە ئامرازکردنی شۆناسی نەتەوەیی بە مەبەستی بەلاڕێدابردنی
کێشە هاوبەشە ئابووری کۆمەڵایەتیەکانی وەک بێکاری گەنجان، وشکبوونی دەریاچەی ورمێ و هیتر. بەڵام سەرەڕای ئەم هەوڵە پیلانگێڕانە ئاخێزی ژن ژیان ئازادی نمونەیەکی بەرچاو بوو لە هاوپشتی و هاوخەباتی فرەنەتەوەی کە تێیدا تورک، کورد، بەلوچ، عەرەب، فارس و نەتەوەکانی دیکەی نیشتەجێی ئێران یەکگرتووانە لە دژی ستەم و سەرەڕۆیی وەستانەوە. ئەم یەکگرتوویە نیشانی دەدات کە ناکۆکیە نەتەوەییەکان خۆڕسک نین، بەڵکو بەرهەمی سیاسەتەکانی حکوومەت و ڕەوتە بەرژەوەندیدارەکانە. بەڵام ئەو ڕاستیەی کە هەوڵە دزێوەکانی ئەم دواییە نەیتوانیوە هاوپشتی و هاوخەباتی خەڵکی ورمێ بەبێ لە بەرچاوگرتنی شوناسە نەتەوەیی و ئاینیەکان لاواز بکات، سەلماندی کە کاردانەوەی ئەرێنی وشیارانە بەرامبەر بەم جۆرە ناکۆکی دووبەرەکیانە زەمینەی مادی بەهێزی هەیە و زۆربەی هەرە زۆری خەڵک لە تاکتیکەکانی حکوومەت و ئامانجە دزێوەکانی کۆنەپەرستانی ناوچەیی ئاگادارن و لە ئاستیدا بێ هەڵوێست نابن. مێژوو سەلماندوویەتی کە یەکگرتووی لە دەوری بیست و داخوازیە هاوبەشەکانی وەک ئازادی، یەکسانی، دادپەروەری و خۆشبژێوی تەنها ڕێگایە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ستەم و سەرەڕۆی. خاڵی پەنجەم، بەردەوامی جێنۆساید و تاوانەکانی ئەرتەشی ئیسرائیل لە فلستین. بە دوای کۆتایی هاتنی خولی یەکەمی ئاگربەستی ناسەخامگیری مارسی 2024 ڕژیمی ڕەگەزپەرستی ئیسرائیل بە پشتیوانی ڕاستەوخۆی ئەمریکا هێرشە سەربازیەکانی بۆ سەرکەرتی غەزە بە شێوەیەکی تند و تیژتر دەست پێ کردەوە. بەپێی راپۆرتە باوەڕپێکراوەکان لەم ماوە کورتەدا و تا کۆتایی مانگی مارس زیاتر لە 920 کەس کوژراون و 2025 کەسیش بریندار بوون کە زۆربەی قوربانیەکان ژنان و منداڵانن. سەرچاوە سربەخۆکان باس لەوە دەکەن کە ئەم هێرشانە بە شێوەیەکی ئامانجدار پاشماوەی ژێرخانە گرنگەکان و ئەو نەخۆشخانە و بیناخانوانەی کە مابوونەوە لەناو بردووە. ئەم کردەوانە لە کەرتی غەزە و هەروەها لە کەناری ڕۆژاوە لە چوارچێوەی پرۆژەیەکی پلان بۆ داڕێژراودا بە مەبەستی پاکتاوکردنی نەتەوەی فلستین و پەرەپێدانی شارۆچکە یەهودیە نشینەکان ئەنجام دەدرێت. لەلایەکی دیکەوە کۆماری ئیسلامی ئێران بە کەڵک وەرگرتنی خراپ لە کێشەی فلستین تا ئێستا نەک هەر هیچ یارمەتیەکی بە بەرەو پێشچوونی پرۆسەی چارەسەری دادپەروەرانەی کێشەی فلستین نەکردووە، بەڵکو بە پێداگری لەسەر دروشمی لە ناوبردنی ئیسرائیل و بیانودان بە ئیسرائیل و ئەمریکا زەمینەی تونترکردنی سەرکوتی خەڵکی فلستینی فراهەم کردووە. ڕێبەرانی ئێران بە کەڵک وەرگرتن لە ڕۆژی قودس وەک ئامرازێک بەیاننامەی ڕەواڵەتی و بێناوەڕۆک دەردەکەن لە کاتێکدا سیاسەتەکانیان بۆتە هۆی لاوازکردنی بزوتنەوە پێشکەوتن خوازەکانی فلستین و بەردەوامبوونی قەیرانەکە. ئەمریکا بە پشتیوانی دارایی و چەکداری بێشەرت و مەرج لە ئیسرائیل ڕۆڵێکی سەرەکی لە بەردەوامی جێنۆسایدی فلستیندا هەیە. پلانی ئەم دوانەی گواستنەوەی کاتی 9 ملیۆن فلستینی بۆ بیابانی سینا نمونەیەکی دیکەیە لە هاوکاری دەوڵەتانی ناوچەکە لەگەڵ پرۆژەی پاکتاوکردنی نەتەوەی. دەوڵەتی ئیسرائیل هیوادارە بە هاوکاری میسر و ئوردون پێش بە ئەگەری گەڕانەوەی پەنابەران بگرێت. هەرچەندە ئوردون تا ئێستا بەرامبەر بەم گوشارانە خۆڕاگری کردووە، بەڵام هەڕەشەکانی ئەمریکا و ئیسرائیل نیشاندەری هەوڵی ئەو دوولایەنەیە بۆ سەپاندنی پلانە دژە خەڵکیە هاوبەشەکانیان. ترامپ و نەتانیاهۆ ڕاشکاوانە ئامانجەکانی خۆیان کە بریتیە لە چۆڵکردنی غەزە و لکاندنی کەناری ڕۆژاوە بە خاکی ئیسرائیلەوە ڕاگەیاندووە. هەڵای استراتیژیکەکانی حەماسیش بۆتە هۆی قوڵتر بوونەوەی قەیرانەکە. ئەم گروپە بە پشبەستن بە خوێندنەوەیەکی ناواقعی سەبارەت بە هاوسەنگی هێز لە جیاتی ڕادەستکردنی بەڕێوەبردنی غەزە بە دامەزراوە خەڵکیەکان دەسەڵاتی ناوچەکەی لە دەستی خۆیدا قوڕخ کردووە. ئەمە بۆتە بیانوویەک بۆ ئیسرائیل بۆ دەستپێکردنەوەی هێرشەکان. لە بەرامبەردا بەشێک لە دانیشتوانی باکووری غەزە خوازیاری چوونە دەرەوەی حەماس بوون، کردەوەیەکی کە کەوتۆتە بەرخراپ بەکارهێنانی لایەنە ڕاستەوەکانی ئیسرائیل و ئەمریکا. ڕێگاچارەی دەرچوون لەم بنبەستە بریتیە لە پێکهاتنی بزوتنەوەیەکی جیهانی و
ڕێکخراوی دژە شەڕ و بەرگری لە مافەکانی خەڵکی فلستین بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە بەردەوامبوونی پرۆژەی داگیرکاری ئیسرائیل. تەنها بە یەکگرتوویی هێزە پێشکەوتنخواز، کرێکاریەکان و لایەنگرانی مافی مرۆڤ دەتوانرێت زەمینە بۆ دەستەبەربوونی دادپەروەری لە فلستین و پێشگرتن لە ئامێری شەڕی ئیسرائیل فراهەم بێت.